لەم تۆرەدا باسەوە دەکەین کە وەبرهێنی سلێمانی ڕایگەاندووە کە زەوی بۆ نیشتەجێبوونی کرێنیشتنان دەستنیشان کراوە. باز لە کێشە و گیرروگرفتەکانی دروستکردنیەکەی نیشتەجێبوونی کرێنیشتنان و هاوکات ڕۆڵی وەبرهێنان دەکەین لە ئاودانکردنەوەی سلێمانی. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری بەڕێز عەزیز سەعید، بەڕێوەبەری گشتی وەبرهێنانی سلێمانی کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک عەزیز، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. دیارە ڕاگەندراوە کە زەوی بۆ یەکەی نیشتەجێبوونی کرێنیشتنان دروست کراوە، دابین کراوە. دابینکردنی ئەم زەویانە لە چوارچێوەی ئەو پرۆژەیەدایە کە ساڵی پار حکوومەتی هەرێم ڕایگەاندووە 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنیشتنان دروست دەکرێت، یاخود ئەمە بابەتێکی جیاوازتر دابینکردنی ئەم زەویانە بۆ پرۆژەیەکی جیاوازترێکە بۆ کرێنیشتنان. سڵاو لە جنابەت میهرەبان خان و بینەرانی خۆشەویست، بەیانی هەموو لایەک باش. هەڵبەتە ئەوە هەمان ئەو قسەیە کە کار لەسەری کراوە پێشتر بۆ 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشین و کەم دەرامەتان. هەڵبەتە ئێمە هەر لە سەرەتاوە کاری باشمان بۆ ئەوە کرد کە بتوانین ئەو پرۆژەیە بخینە سەر پێ و ئامادەکاریمان بۆ کرد و توانیمان بە وردەکاری لە دایرەی ئاماری سلێمانی ئامارێکی باش بە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان ئامادە بکەین. هەڵبەتە ئێمە بۆ کۆی ئیدارەی با بڵێن پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین 8,600 یەکەی نیشتەجێبوونمان هەبوو. دیارە ئێمە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و بەرەبەرە گشتیەکانی ئەو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان دانیشتین و توانیمان ژمارەیەک یەکەیان بۆ دانین کە لەگەڵ قەبارە و سەرژمێری ئەو شوێنانەیە کە بگونجێە. ئێمە بۆ پارێزگای سلێمانی 5,200 یەکە مایەوە کە بیکەین بۆ کەم دەرامەت و بۆ کرێنشینانی پارێزگای سلێمانی. بۆ ئەمە پێویستمان بە چەند بابەتێک هەبوو کە کۆمپانیا کێ تەقدیمەکە و چی پێشکەشەکە کە بتوانێ بیکا. دوو کۆمەڵە ڕێنماییمان پێویست بوو، ئایا بە چی ڕێنماییەک کە لە دەستەی وەبەرهێنانەوە و لە حکوومەتەوە لەسەر ئەساسی چی ڕێنمایەک بیکەین. سێ پارێزگای سلێمانی داتا و ئاماری قەزا و ناحەکانمان باتێ لەگەڵ قایمقامێتی ناوەند تا بتوانین لەسەر ئەساسی ئەوانە یەکەکان دابەشکەین. هەڵبەتە ئێمە ئەو کۆمپانیانەی کە تەقدیمیان کرد، یەک کۆمپانیا لە ئامادەی خۆی دەربڕی کە پرۆژەکە بکات و ڕەزامەندی لەسەر درا کە ئەو کۆمپانیایە کارەکان بکات. سەبارەت بە ڕێنمایەکان ئێمە توانیمان داوامان کرد لە دەستەی وەبەرهێنان کە ڕێنمایەکمان باتێت بە چی شێوەیەک و بە چۆنێک ئەکرێ و چۆن ئەکرێت. دیارە هەڵبەتە ئێمە بەم نزیکانە یعنی نزیکەی مانگێکە بێ کە ئەو ڕێنمایانەمان لە دەستەی وەبەرهێنانەوە بۆ هاتووە و نردوومانە بۆ وەبەرهێنەرەکە بۆ ئەوەی سیاسەتی ئیشکردنی خۆی داڕژێ و ئایا ڕەزامەندە بەو شێوەیە پرۆژەکەمان بۆ بکە. باشە، چاوەڕوانی وەڵامی وەبەرهێنەر. بەڵێ کاک عەزیز، پێشتر وەبەرهێنەکان کێشیان هەبوو لە وەرگرتنی ئەو پرۆژانە بۆ دروستکردن، کەواتە لە ئێستا دەکرێت بڵێ کێشەکە چارەسەر کراوە؟ وەبەرهێن ئامادەیە بۆ دروستکردنی ئەم پرۆژەیە لە کاتێکا زەویش ئامادە کراوە؟ بەڵێ ئێستا ئێمە وا ئامادەکاری ئەکەین لەگەڵ پارێزگاشە لەگەڵ جەنابی کاک دکتۆر هەڤاڵ قسەمان کرد کە ئێمە بتوانین بۆ قەزا و ناحیەکان ڕایەکیان وەرگین ئایا ئەوان شوقەیان ئەوێت لە قەزا و ناحیەکان. چکۆم خۆتان نەزانن لە قەزا و ناحیەکانە کەمتر بابەتی شوقۆ ئەوانە ئەیانەوێ. بۆیە ئێمە ئێستا خەریکی بەس تەصنیفی ئەوەین و شارەوانیش نووسراوی بۆ کردوین، یعنی ئێمە پێشتر نووسراومان بۆ کردەوە جوابیاوینەوە کە زەویان ئامادەی هەر کات ئێمە بمانەوێت زەوی ئامادە بێ. و لە ئێستا نووسراوێکی کەمان بۆ کردنەوە داوامان کردووە کە زەویەکەمان سنووری زەویەکەمان بۆ دیاریکەن و شوێنەکانمان بۆ دیاریکەن تا بتوانین ئێمە وەبەرهێنەرەکە لەسەر ئەساسی ئەوە سایت پلان و پێداویستەکانی دیزاین ئامادە بکەین. باشە کاک عەزیز، دیاریکردنی
ئەو زەویانە دەکرێت بڵێن نزیکە لە شوێنی نیشتەجێبوونەوە لە بەرەوەی پێشتر ئەو دەنگۆی هەبوو کە ئامادەکردنی ئەو زەویانە زۆر دوورە ئەمە خزمەتێکی ئەوتۆ بەکرێنشینان دروست ناکات چکە ئەو ناوچانە زۆر دوور دەبێت و هاوکاتیش درەنگ پرۆژەی خزمەت گوزاری پێدەگات دەکرێت بڵێ ئامادەکردنی زەویەکان بە جۆرێک دەبێت کە هاوڵاتیان کرێنشینان بتوانن سوودی لێ ببینن میهرەبان خان دیارە ئەم بابەتە ئێمە لە ئەنجومەنی شارەوانی زۆرمان مناقەشە کردووە و هەر پەرجەناوی پارێزگاریش هاتە ئەنجومەنی شارەوانی و هەمان قسەمان کردبەوەی بتوانین شتێک بێ کە تۆ دوو ڕێگا هەیە لە بەردەستا بۆ هەر حاڵەتی چیوە یا ئەبێ ئەوە بێ شوێنەکە نزیک بێ یا بێت تۆ هەموو وەسائلێکی هاتوچۆ و گواستنەوەیان بۆ ئامادە بکەیت ئەم دوو حاڵەتەیە ینی تۆ خزمەت گوزارەکانیان بۆ دابینکەی لەوانەی کە پێویستیانە لە شوێنەکەیە دوو بۆ گەیانیان بە ناو شار و بە شوێنەکان بە شێوەیەک خەدەمات ئامادە بکرێت کە ئاسانکاریەکی زۆریان بۆ بکرێت دیارە شارەوانی من ئێستا کە داوام کردووە ئەبێ بەو پێەیە ینی ئەبێ زەویەکانم بۆ دیاری بکە کە گونجاو بێ لەگەڵ خەڵکی کەم دەرامەت و بتۆ ینی نەبێتە جارێکی تر قورسایی لەسەر ئەو کەسانە کە نەتوانن ینی وەکەوەی جارێکی تر ئەگەر شوێنێکی دوور بێ یا خزمەت گوزاری نەبێ وەکو جارێککە وەکو کرێچی لێتەوە بۆیە ئێمە هەموو هەوڵەکانمان لە ئەنجومەنی شارەوانی و لەگەڵ پارێزگاوە لەگەڵ شارەوانی ئەوەیە کە هەوڵ بین شوێنێکی گونجاو و ئەگەر نەش بێ خەدەماتی تەواویان بۆ ئامادە بکرێ باشە کاک ئەزیز دەکرێت لێرەوە مژدەیەکی خۆش بە کرێنشینان بدرێت یاخود وادەی ڕاگەاندنی ناوی ئەو کرێنشینانەی کە دەیانەوێت لەو پرۆژەیە سوتمەند بن ڕابگەێنرێت یا هێشتا کاتی ماوە کاتەکەی لای ئێوە دیاریکراوە بە نزیکەی کەی دەست پێ دەکات لە ڕاستیە هیچ کاتێکی دیاریکراو نەبووە چکۆم ئێوە خۆتان نەزانن کۆمەڵێ بابەت هەیە کە زۆر گرنگە لە پرۆژەی نیشتەجێییەوە بە تایبەت لە کرێنشینە هەڵبەتە خەڵک بە ئۆنلاین پێشتر فۆرمیان پڕکردوێتەوە ئەو فۆرمانە لە دەستەی و بەرێنان لە ئەنجومەنی وەزیرانەوە دوایی هەر پارێزگایەک بە پێی پارێزگاکەی خۆی ئەنێرێتەوە پارێزگا و لەوێەوە کاری لەسەر ئەکرێ بەنسبەت ئەوەوە ئێمە لە هەوڵێکی زۆر گەورەیان کە بتوانین لەم نزیکانە دەست پێ بکەین و یعنی بە نزیکی دەست پێ بکەین و هیوادارم دەست پێکردنیە ئاسانکاریی وا بکەین کە بتوانین خەڵک بە زووترین کات ئەو یەکانەی بەردەست بێت باشە کاک ئەزیز جا لەوە بابەتێکی دیکە هەیە کە لە ڕابردوودا زەوی بەسەر فەرمانبەران و با بڵێن بەشێک لە چین و توێژەکان دابش دەکرات کە بە جۆرێک لە جۆرەکان پێویستان بوو بەڵام دەنگۆی ئەوە هەیە کە ئێستا لە بەدیلی ئەوە شوقەیە خودێکێکی نیشتەجێبوون جێگەی ئەوە دەگرێتەوە ئەمە تا چەندە ڕاستەوە هاوکاتیش ئایا جیاوازی چییە ئەگەر ئەمە زەویەک بێ یاخود لا یەکەیەکی وە بەرهێناندا سوودمەند بێ لە ڕاستیە حکوومەت ئێستا خۆی پرۆسەی دابشکردنی زەوی نەماوە لە شارەوانی وەکو جاران ئەوەی ماوەتەوە ئێمە دوو بابەت هەوڵمان ناوە هەوڵێک لە لای ئێمە وەکو بەرەبەراتی گشتیەوە بەرێنان یا وەکو دەستەوە بەرێنان هەوڵمان ناوە کار بۆ چین و توێژەکان بکەین ئەو فەرمانگانەی کە خەڵکانیان مستەفید نەبوون و پێشتر سوودمەند نەبوون لە یەکەی نیشتەجێ بوون بە سعرێکە گونجاو بێ ینی نرخی یەکەکان بە دراسەکردن لەگەڵ ئەو فەرمانگەیە و ئێمە و لایەنە پەیوەنددارەکانە کە گونجاو بێ و هەڵ کاری باشمان کردووە ئێمە لەم دو ساڵی ڕابردووە بۆ ئەوەی زۆرێک لە فەرمانکانی حکوومەت و فەرمانبەرەکانیان ببنە خاوەن یەکەی نیشتەجێ بوون ئەوانەی تر کە فەرمانبەر نین یا خەڵکی کرێنشینی نشین و فۆرم پڕەکەنەوە ئەوانە ئێمە بم ڕێگایی کە 20,000 نیشتەجێ بوون هەوڵێن ئەوانیش دیسان بە شێوەیەک لە شێوەکان هاوکاریان بوون کە بە شێوەیەک قورسایی نەکەوێتە سەریان هەم لە ڕووی نرخەوە و هەم لە ڕووی قستی ساڵان قستی مانگانەوە باشە کاک ئەزیز وەکو کۆتا پرسیارم لە بەڕێستان بازەوە دەکەین کە لە ماوەی ڕابردوو زۆر پرۆژە باسکراکە لە سلێمانی جێبەجێ بکرێکێک لەوانە تاوانی سایلۆکە بوو و هەروەها چەمی قلیاسان بوو هەروە پرۆژەی گەشتیاری چیایی گۆیژە بوو شاخی گۆیژە بوو ئەم پرۆژانە بە کۆ گەیشتووە بەنسبەت داون تاونەوە دیارە ئێمە لە ئەنجومەنی شارەوانی
کاتی خۆی فرسەتێکی کەمان نا بە ئەنجومەنی شارەوانی داوای کرد کە فرسەتێکی کە بدرێ بەوە بەرێنەرەکە ماوەی 2 مانگمان نایە کە بواە مانگی 2 دەست بەکار بێ لە ڕاستیا وەبەرهێنەرەکە پابند نەبوو بۆیە ئێمە نووسرا لەگەڵ داواکاری گشتی نووسراومان بەرز کردەوە بۆ هەڵوەشانی پرۆژەکەەوەی حالەکردنی بۆ کەسێکی ترچەنە لە ئێستا وەبەرهێنەرەکە هاتۆتە پێشەوە داواکە کە ئەو پرۆژەیە لە کاتێکی زووە جێبەجێ بکە بەڵام دیارە ئێمە ئیجراعاتی یاسایی خۆمان هەیە ئەگەر ماوەکەی لەوە زیاتر بوو ئێمە ناتوانین بۆستین لەسەر وەبەرهێنەرێک کە لە ماوەی یاسایی خۆی تێپەڕی کرد و ئێمە نووسراوەکەمان بەرز کردووە لەبەرەوەی مەجموعەیە یا کۆمەڵێ با بڵین بابەتی تایە کە ئەنجومەنی وەزیران پێشتر بڕیاری لەسەرراوە بۆیە بێ بۆمان یەکلایی بکەنەوە تا بتوانین مەسیری ئەو پرۆژەیە دیاریکەین بەلێ وەرگرتنەوە یا چۆن دەست پێکردنی بەنسبەت شاخی گۆیژەوە لە ڕاستیا کۆمەڵێ ئێمە شارەوانی و بەرەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی و بە هاوکاری ئەنجومەنی شارەوانی توانرا دیزاینێکی باش ئامادە کری و ماستەرپلانێ بۆ سەر گۆیژە ئامادە کراوە و لە ئێستاە ڕەزامەندیەکانی بۆ کراوە و لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار چاوەڕوانی ڕەزامەندی کۆتایین ئیتر ئێمە ئەو پرۆژانەی کە خەڵکانێک تەقدیمیان کردو یانوێ لەسەر گۆیژە پرۆژەیەکی جوان بکەن ئەو شوێنانی کە درەخت نییە و ئەو شوێنانەیە کە ڕووتەڵانیە تەنها سەر شوێنەکە بە شێوەیەک بێ کە هەم معالیمەکان تێکنەیە و هەم شتێکی جوانیش بێت لە جیاتی ئەو کە پروشتەنە با بڵێن پەرتەوازانە شتێکی جوان بێ وەکو وڵاتانی دنیا و بە شێوازێک کە گونجاو بێ لەگەڵ ماستەرپلانی گەشت و گوزار و شارەوانی ئامادەکاریمان بۆ کردەوەی شەڵا لە داهاتوویەکی نزیکا دەسەکرێ بە ئیشکردن تێدا. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ عەزیز سەعید بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی دووبارە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.